ڕۆژێکی ئاساییە بەڵام ڕۆ جیاوازە لە ڕۆژەکانی تر هەر چۆنەگوێ ئەوێ بێم دەنگەیە بەڵێ ئەستی چۆن بکاتەکە دەنگێدا هەستێکی خۆشە ئەم هەڵبژارنە تا چەندێک گرنگە بۆ کورد تۆکو هاوڵاتیەک چۆنم هاانی هاوڵاتیانەیە بۆ بابەتە وەڵاهی پێم خۆشە هەمووی خەڵک هەبووی بێت بۆ دەنگدان هەرچەنە کاتەکەی زۆر نەماوە بەڵام ئەگەر هەمووی بەشدار بێ بۆ یەکلایەکردنەوەی کورد شتێکی باشە بێت بۆ درەنگ هات وەڵاهی ئامادەکاریم کرد لە ماڵە ئیشمان هەبوویان لە ماڵە ڕۆژتان هەبوو هەیڵێ خەیسیم دێناوە ئانەوەڵام من ڕۆژێکی ئاسایی بوو بەلامەوە ئەنی بۆ شوێ بە قورسی نەگوتەوە نانەوەڵا ئەسایی بوو بەس ڕۆژێکی بەڕاستی پێم خۆشە ینی خەڵک بەشداری بکات چونکە لەم ڕۆژەیە زەرورە بەجددی بۆ کورد کە بەشداری دەنگدام کات و بۆ یەکلایکردنەوە زۆر باشیانێ چی بۆ هاوڵاتیانڵێک کە ئەمە وەکو جەژنێک ئەبینن ینی لە لای خەڵک قەیسی لێ ئەنێن و نازانم هەنێک خواردنی تایبەت ئەەکەن کە ئەمەیان پێیان وایە کە ئەمە ڕۆژێکی تایبەتە و وەکو جەژن وایە بۆەوان لە تۆ بەزوانەوە ڕۆژێکی ئاساییە بەڵام ڕۆ جیاوازە لە ڕۆژەکانی تر هەر چۆنەگوێ چی بۆ هاوڵاتیانڵی کە تاسە نەهاتون بۆ دەنگدان ئەمڕۆ وەڵی داوان لە یەکەم کە بێن دەنگ بن هەتا کاتماوە ئێوە هاوڵاتیانی کە دەنگەکانیان نەسووتێنن وەڵاهی پێم خۆش نییە بەو شێوەیە دەنگکە بسووتێن چونکە ئەمە هەر زەرێکە و لە کوردی ئەدرێت